یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی بالەی یانەکانی عێراق دەستی پێکرد لە کۆمەڵی دووەم یانی پێشمەرگەی سلێمانی کە میواندارکاری ئەم قۆناغەیە ڕوبەڕووی شوڕتەی بەغداد بووەوە. کوڕانی پێشمەرگە توانیان کۆنتڕۆڵی گێم یەکەم بکەن و 25-7 ئەو گێمە ببەنەوە. لە گێمی دووەم یاریزانانی پێشمەرگەی سلێمانی لەسەر ئاستە بەرزەکان بەردەوام بوون و بە 25 خاڵ بەرامبەر بە 90 خاڵ ئەو گێمەش پێشکەوتن. لە گێمی سێم یاریزانانی پێشمەرگە بەردەوامیاندا بە ئاستە باشەکەیان و بە 25 خاڵ بەرامبەر بە 21 خاڵ ئەو گێمەشیان بە سوودی خۆیان کۆتایی پێێنا. سەرنجام یاریەکە بە بردنەوەی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات بە 3 گێمی بێبەرامبەر. ئێستا یانەوەشی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی باشدایە، بەڵام ئەم یاریانەش بە شێوەیەکی دەتوانم بڵێم یاری تاقیکردنەوەی بەشێک لە یاریزانەکانمانە و دەستنیشانکردنی هەندێک لە هەڵەی دیکە چکە قۆناغی گرنگەکان لە دوای مانجی یەکەوە دەست پێ دەکاتن لە ساڵی نوێ. بۆ ئێمە هەوڵ دەدەین هەندێک گۆڕانکاری لە پێکاتە بکەین جار بە بەشداری پێکردنی هەندێک یاریزانەکان بۆی بتوانین لە قۆناغی داهاتوودا کە یاریەکان قورسە بن و تقریباً تۆ لە ماوەی هەفتەیەک 6 یاری ئەنجامە دەی پێویست بە زۆرترین ژمارە یاریزانە. هەوڵ دەدەین یاریزانەکانمان لێ ڕابێنین لە ئەوەی کە بتوانن یاری بکەن یاریگەزانە یەدەگەکانیش بەشدار بن لەگەڵ یاریزانە سەرەکیەکاندا و هەندێک جار گۆڕانکاریەکی کەم ڕووەدا لە تیپەکەدا، بەڵام بە شێوەیەکی گشتی ئاستیانی پێشمەرگە ئەو ساڵ دەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باش دەبێت یەکێک دەبێت لە بەهێزترین تیپەکانی عێراقی بۆ یەکلایکردنەوەی ئینشاءالله خولی بژاردەی عێراق. ئێمە لە قۆناغی یەکەم لە شاری هەولێر کە بەڕێوە چوو یەکەمی ڕاست یەکەمی ریزبەندی قۆناغەکە بووین یاخود کۆمەڵەکە بووین، بەڵام یاری یەکەم لەگەڵ یانی شوڕتەی بەغدادا دۆڕین. ئەمڕۆ توانیمان سپاس بۆخوا ئەو هەڵانەی کە لێوێ کردمان ئەمڕۆ بتوانین چارەسەریکەین لە ماوەی دوومانگە کە کاتمان هەبوو بۆ ڕاهێنان، توانیمان ئەو هەڵانە چارەسەر بکەین و خاڵی لاواز و بەهێزی خۆمان دیاری بکەین و کاری لەسەر بکەین. ئەمڕۆ توانیمان زۆر بە ئاسانی یاریەکە سێ بە هیچ لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین. بەم یاریە ئێستا یاریەکانی داهاتوش ئەنجام نەدرێ یاخود خاڵ بەدەست نهێنین. سەرکەوتن مام سۆگەر کردووە بە پلەی یەکەم لە کۆمەڵەکە بۆ خولی بژاردە. دڵنایی وەکو تیپەکە توانم بڵێم ئێستا یەکێ لە تۆکمەترین تیپەکانی خولی عێراقە، یعنی بالەی پێشمەرگە ئەم ساڵ ڕکابەرێکی باشە بۆ بەدەستێنانی نازناوەکە. پێشمەرگەی سلێمانی بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکەوت بۆ نوخبەی عێراق کە تیایدا 7 یانە ڕکابەری دەکەن و یاریزانانی پێشمەرگەشت چاویان لەوەیە بتوانن بۆ دووەم جار لە مێژویاندا ئەو ناسناوە بەدەست بێنن. شڤان ڕۆڤ، گەلی کوردستان، سلێمانی.